ئەلو بەیتان باش دانی باش دکتۆرگیان بژیت هەڵگورجافم لە دەستگای میدیای کورساتەوە باشن بەڵێ کاک دکتۆرگیان مەمنۆن زۆر سپاس پێویستم بە چەپکێک گوڵ هەیە بۆ لەدایکبوونی ئازیزێکی دەستگای میدیای کورسات و شاری سلێمانیش توان بۆمان ئامادە دەکەن بێ زەحمەت بەسەر چاو گوڵەکە هەر بە لە چ کابیان بڵین لە سنووقێکە حاضری کەیان ئەگەر سنووقێکتان هەیە ئاماژەدانە بە خۆشەویستی و بەبوونی خێزان بۆ پشگیری خەڵک ئەو بۆ ئێمە باشترە زۆر باشە هەر گوڵ بێت هەرگوڵ بێت چیترتان هەیە لەگە گوڵەکەیە شتێک بێت ئێمە بۆ شێوەیە ئامادەیەکی باشە با هەرگوڵ بێت ڕەنگەکانی بە ڕەنگە و ڕەنگ تێکەڵاو بێت و جوانترین شێوەکە بۆتانە پێچرێتەوە بۆمان ئامادەکەن بەسەر چاوچەنێکیان بۆی ئێمە دەدەقا چارێکێکی تر لە ئێوە ئاوین زۆر باشە باشە دەست خۆش زۆر سپاس مەمنون هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە لە ناو دەستگای میدیای کورسات و پاش داواکردنی گوڵێک یان چەپکێک گوڵ بۆ یادی لەدایک بوونی ئەزیزێکی شاری سلێمانی و کوردستان و دەستگای میدیای کورسات ئەمەڵقێتان لەگەڵا دەست پێەکەین ئەمەڵقەیە تایبەتە بە ئەوەی کە کەسێک تووشی شێرپەنجا بێ لە ناو خێزانەکەمان یان خۆمان مناڵیان گەورە پێی بڵین یان پێی نەڵێین بۆ مەبەستە ئێمە چەپکێک گوڵمان کڕیوە بۆ کەسێک کە خێزانەکەی خۆی لێرە نییە بەڵام بۆتە خێزان و کەسوکار بۆ هەموو دانیشتوانی شار و لە هەمان کاتە ئەم کەسە ئێمەش دەبێ ببینە خێزان بۆ ئەو لەگەڵمان بن بۆی کە بڕۆین لەم ئەڵلقەیە زۆر مەبەستمە کە باسی ئەوە بکەم زۆر جار کاڵەن کەسێک تووشی شێرپەنجە بووە و ئەزانن ئەمرێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ژمارەی ئەو کەسانی کە ئەمرن بە شێرپەنجە کە داتاکان تۆمارکراوە چەندێکە وە ژمارەی ئەوانی کە سواری ئۆتۆمبیل بوون و بەڕوودای هاتوچۆ مردوون چەندێکە داواکەم لە شۆفێر و لە هاوڕێی بەڕێزمان کە ئۆتۆمبیلەکە دابگرسێنێت و بکەوینە ڕێ بۆ دەستپێکردن بە تۆمارکردنی ئەمەڵقەی چارە و بۆ ڕۆشتە خۆرە و بە وردەکاری پشگیریکردنی زیاتر بۆ توشبوانی شێرپەنجە لەگەڵمان من. پرۆفێسۆر دکتۆر ئەنوەر شێخە و پیاوەیە کە بە باوکی شێرپەنجە ناسراوە لە سلێمانی و لاوانێ لە تەواوی کوردستان و عێراقیشە ئەم پیاوە سەرپەرشتیاری توێزی یان تێزی ماستەرنامەی خات و دکتۆر هاژە بووە کە ئەوان ئەو ماستەرنامەیە دەربارەیەوە بۆ کە کەسێک تووشی شێرپەنجە بە پێی بڵین یان ئێمە کە ئێستا ئەڕۆین لە ناو هیچێک لە ڕاڕەوەکانی نەخۆشخانەی هیواین کەمەوە بەڕێزانی کە لێرەن چارە خوازن بۆی کە چارەسەری نەخۆشیێکی ئەوان بنەوەی ئەمەژە بۆ دیسان نەخۆشخانەی هیوا تەنها بۆ شێرپەنجە نیە بەڵکو بۆ نەخۆشەکانی خوێنیشە جام کە داوام لە دکتۆر ئەنوەر کرد لە ڕۆژی لەدایکبوونەکەی خۆی 11/6 ئەم پوختەی توێژینەوەی بە دیاری پێشکەشی ئێمە کرد ئێمەش وەک وەفایەک وەک دەستگای میدیای کورسات لەبەرەوەی کە خۆی مناڵەکانی خێزانەکەی لێرە نییە حەزمان کرد ئەم گوڵانی بە دیاری بۆ بکڕین بەڵام بێوی پێی بڵین کە بە تەمای شتێکی وای حەزمان کرد بۆی بکەین بە کارێکی چاوەڕوان نەکراوە جا لێرەوە کە تێپەڕین بەرەو ژوورەکەی دکتۆر ئەنوەر لە چاو گەورەی ناوەکە ژوورەکەی بچووکە تەماشای ئەو وێنەی خوێندکارانە بکەن کە ئەو سەرپەرشتیاری دەرچوونیان بووە و ڕۆڵی هەبوو لە پێگەیان نییە یەکێک لە هاوڕێکانی پرۆفیسۆر پێیوتووە کە تۆ پێویست ناکە خەریکی پێگەیاندنی خەڵک بی بەڵکو خەریکی دانانی عادەیەک بە بۆی کە سەرێکی دوورت هەبێ و پارێکی زۆر پیا بکەی بەڵام ئەو لەبەرەوەی کە پشگیری هەبووە و هەروەها ئەوەندە چای لە پارەدەم بەڵکەوەندی کە چای لە خزمەتکردن میلەتەکەی خۆی بووە بۆیە زیاتر کارە گرنگەکەی ئەو بۆکە پەرە بە لایانی زانستی با و زیاتر لە 120 پزیشکی ڕاهێناوە بۆ کاری شێرپەنجە جا فەرموون لەگەڵمانە دکتۆر سڵاو لاین باش هەموو ساڵە بەخۆشی لە باتی دەستگای میدیای کورسات و لە باتی خێزانەکەت کە دوورن لە خۆتەوە تۆرە ناو ئێمای ئێمە وەک خێزانی بەڕێزت ئەم شتە بچووکەت پێشکەشەکەین هیوای تەمەنی درێژ و لەشتی ساخ و کامەراین بۆ خوازین سپاس بۆ ئێوە دکتۆر ئەنوەر هەر ئاوا یەکسەر کە قسەت لەگەڵا بکەین ئەم توێژینەوەی کە بەڕێزت کردوتە دەربارەی شێرپەنجە
و جگە لەمە 120 خوێندکاری ترت پێگەیانوە بۆی کە خزمەتی هاوڵاتیان بکەن. من پێش شەوەی کە بێمە ژوور ئاماژەم بۆ یەکێکی لە هاوڕەکان و توێتی لە بریوی خەریکیەوە بە خەریکی پارەپایاکردن بە کێ پشگیرت بوو بۆ ئەوەت کرد بۆ لە بری پارەپایاکردن خەریکی بەگانی کادرێک بووی کە سبەی ڕۆژ بیان وێجێگەی تۆ بگرنەوە کاتمەوە لە ئەمریکا برادێکم پێی وتم وتی تۆ بۆچی هەموو خەڵکە پێگەێنی بۆ خۆت هەژ مانگ سەرە لەسەر نەبێ دڵسۆزیشم بوو یانی بەڵام زۆر عجابم لێ من ئێستا 120 کەسم دروست کردووە بە هەمومان فریا ناکەوێن ئەوەی ویست بە تەنیا من خۆم هەموو فریای 2 میلیۆن کەسی سلێمانی و 5 میلیۆن کەسی کوردستان بکەوە. دکتۆر بە پێوی کە جەنابە زیاتر لە 40 ساڵ ئەزمونت هەیە لە بواری توێژینەوە و کارکردن لە بواری شەر پەنجامە ئاگادارم کە زیاتر لە 52 توێژنی بڵاوکراوەشت هەیە لە بۆوارە زانستیەکانە جگەلەوەی کە تۆ لە ئەمریکا کارت کردووە لە سعودیە کارت کردووە و 13 ساڵ زیاترە لە کوردستانی خۆمان مەسلێمانی بە تایبەتی کارێک ێزام لە هەولێریش کارت کردووە لە کەرکووکیش خوێندکارت هەیە کە کارەکەن و جگەلەوەش سەرپەرشتیارە و توێژنی ماستەرنامەی خات و دکتۆر هاژە بوویت کە دەربارەی پێوتنی هەواڵەکەی بە نەخۆش بە شێوەیەکی گشتی لە ڕووی زانستی و لە ڕووی ئەزمموی کارەوە ئەو کەسانی کە تووشی شێر پەنجاب بن پێیان بڵین سوالێکی ئاسان نییەەوە چکم دەیان شێوە لە شێر پەنجا هەیە و دەیان نەخۆشی هەیە ئەگەر لە ئەمریکا تەماشاکەی هەمویانە بێ هەموو شتێکی پێ بڵێ من کە هاتمەوە بۆ ئێرەوە مەزانی ئەمریکایەوە مەزانی لە واشنگتنم کە لەوێت تدریبم کردووە یەکسەر دوای نەخۆشەکە دانیت و 20 کەسی لێکۆکەیتەوە خزم و کەس و کار و سۆشیل وەرکەر و دکتۆرەکەیەوەمانە هەموو شتێکە بێ بخەیتە دەستەوە من کاتم وێرە دکتۆرە هاژە پێوتم مڵای دکتۆر ڕۆژێتەوە کوژن وتم بۆ وتی نابێ لێرە پێیان بڵێ بێ بە کوڕەکەی بڵێ بێ بە کچەکەی بڵێ ئەوان قرارێن پێ بڵێ یا پێ نەڵێ لەبەرەوە کەوتمە بینی دوو شتەوانێ ینی ئایا پیان تو تێڵ ئۆر نۆ تو تێڵ پیان بڵێن یا پیان نەڵێن بەڕای من ناتوانانی نەخۆشە چار بکەیت ساڵێ 2 ساڵ 3 ساڵ عیلاجی بکەیت بێتە خستەخانەی هیوا چیمیاوی وەرگێ قژی بڕوتێتەوانێ پێشی بڵێ وڵایەتی نێگرانە تاتە بەڕای من ئەبێ پێی بڵێ بەڵام ئەمە یەک سوال نییە یەک پرسیار نییە یەک وەڵام نییە هەزارەها هینێ مەسە کابراایك عمری 80 ساڵە خۆی نیوە مردووە دوسێ مانی ماوە بۆچی پێی بڵێ مناڵێت تێ ناگا بۆچی پێی بڵێ لەبەرەوە ئێمە هاتین ئەو دراسیەمان کرد لەسەرەوەی ئایا پیان بڵین یا پیان نەڵێن چکۆ مەسەلەی زۆر مهمە. باشتر ئەنجامی توێژینەوەکەیەوە چی بوو؟ زۆربەی زۆری نەخۆشەکانی کە شێرپەنجیان هەیە و کاتانوێت چاچکەیتەوە کە بە مانگە ها و بە ساڵەها هێنوە ڕۆنەمانە بێ هەموو شتێ بزان باشە بەڵام بازە حاڵاتێکەیە نەخۆشەکە خۆی هیلاکەن مەسە من براکەم تووشی شێرپەنجە بوو 3 ساڵ لەم خستەخانەی هیوایە ژیا ڕۆژێ پرسیاری لێ نەکردن چیمە پێمەوە چی تێگو پەڵێ لەسەر جگەرمە کە خۆی داوای لێ نەکاتەوە بەچی پێڵێ باشە جگە لە مەسەلەکەی براکات من حەزەکەم چیرۆکەکەی دایکە بژێڕیتەوە دایکم لە سعودیە بۆ وتیان کیلۆیەک شێرپەنجە لە حەوزەتی عمق ڕەحمی هینی بوو یەکسەر بردم بۆ ئۆردن وەختە ئاسانترین شوێنەوە بوو 3 مانگ بە دیاریەوە بووین بەڵام پێی بڵێن یا پێی نەڵێ باش پێشەوەی پێی بڵێت یا پێی نەڵێت ئەگەر دایکت بمایە ئەمڕۆ تووشی شێرپەنجە ببووایە ئەمڕۆ نەک توش ناهڵبەت جنابە دەمن باشترە زای مامۆستای هەمومانی شێرپەنجە تووشی نابی بەڵکو دەستنیشان نەکریانەوەێت لە ئەزەلەوە هەبوو بێت و بەڵام نەزانرابێ ئەگەر دایکت ئەمڕۆ دەستنیشان بکرێت باش هەمان ئەو شێرپەنجەی کە ئەو ساڵە هەی بوو دایک دەبێت تۆ بۆ ئەردەن بۆ عملاتکردن یان لە سلێمانی عملیاتەکەی پرسیار مێ بووم براکەم کە بەقە دایکم عزیز بوو لەگەڵما هەموو شێرپەنجە لە شەبڵاو بوو بوانەیە یەک ئەوەنگە نەک هەر لەمان بردوتە دەروانێ بیریشمان لێ نەکردوێتەوە لەبەرەوەی هەرچی شتێک ئامانەوەیە لە ئۆردن و لە باوکی ئۆردنیش پیان بین لە هیوا هەیە الحەمدولله و زۆر بە موفەقی عیلاجیان ئەیتوانین نەشتەرکارەکانمان ئەوانەی کە عملیاتەکانەکەن بۆ لابردنی شێرپەنجەکان ئەوەش لەوانی ئەردەن و لەوانی سعودیش من زۆر ئیمانم پێێتی من خۆم پێویستم بە عملیاتی سەر بوو لێرە کردم یان لەبەرەوە بێگومان ئێستا هەموو شتێک لەبارەی شێرپەنجەوانێت لە سلێمانیا باشترێکە لە هەموو شوێنێکیکە و ئەتوانم بڵێم نتایجەکانمان وەکو ئەمریکا وایە 2 تەقسیم 3 نەخۆشەکانمان چاکەکەینەوە زۆر باشە جابینەوە سەر مەسەلاکەی دایکت دایکە پێتان شێرپەنجە تا پێتان نەوت من بە مەبدەی خۆم ئەوای پێم بووتایە بەڵام هەرچی خوشک و برا هەیە ئێمە گەورەترین عایلێن لە سلێمانیا هەژدە خوشک و برا لێم ڕاست بۆوانێ وتیان با پێی نەڵێن و بە ئیمانارە و جۆ نایەتێ و پرسیار ناکە و شتیاومانە ئێتر من سەرمدانەوەن بلم کەس کرد بۆ تەڵەبیەوان دوای 6 مانگەوە لێ شارنەوانێ براکەم تەلەفۆنی کرد لە لەندەنەوە کاژای برام وتی ئایا
دایە چۆنە وتیان وڵا هێشتا پێمان نەوتوە ئەوە سەری چاوی کردوانێ وتی حێوە نازانن دەردە پیسەکەمە یعنی ئێمە 6 مانگ هێناومانەوە کۆنفیوژن و ئاڵۆزمان کردو شتیاومانە و خۆی زانێ نەخۆشێکەیەتە هیوە کە کیمیاوی وەرەگرێکە قژیە ڕوتێتەوانێ کە ئەم شتانە هەموو بەسەریا ڕۆزانە شێرپەنجەتی کە تۆ لێ شاریتەوانێ نەکبەتێکی گاخیتە سەر شێرپەنجەکە بەس کە پێڵی حەزەکەی دوای باسیەکەین بە مەراحیلەکە ئەڕات دوای مەراحیلەکە خۆیەتەوە بار و ئەتوانێت هینی بکە. جا بەنسبەتی ناوبردنی شێرپەنجە بە دەردە پیسەکە بە نەخۆشی خراپەکە ئەو شە هەڵانن کە لە کولتوری ئەمە بەداخەوە دروست بووە شێرپەنجە پیس نییە نەخۆشیە کۆکۆر نەخۆشیەکی تر من کەسە لە نەخۆشخانی هیوا کار ئەەکەم چەندین کەسە بینم کە لەگەڵ نەخۆشێکی شێرپەنجە هاتوون ماسکەکەن بە حسابی خوارم نەخۆشی لە ڕێگەی هەواوە جوزرێتوە لە ڕێگەی دەستلیانەوە دایان چیرۆکی ناخۆشەیە کە دکتۆر هاژەی خوێندکاری جەنابەت باسی کردو بۆ من ئەڵێ هەندێک پیا هەیە بەژنەکانیان ئەڵێن ئەگەر تۆ شێرپەنجەت هەبێ ئەوە من لێت جیابمەوە لەبەری کەم نەخۆشیە پیسە شێرپەنجە پیس نییە وەک بۆمان باسکردن لە بەشەکانی تری بەرنامەکە ئەوەندە کە خەڵک بە ڕووداوی هاتوچوو ئەمری ئەوەندە بە شێرپەنجە نامرێ جا بزانن ئەوانی کە شێرپەنجیان هەیە توان تەوقان لەگەڵا بکەن باوەشیان پیا بکەن ماچیشیان بکەن دکتۆر بەڵێ برم یەکشت بڵێم شێرپەنجە ینی سەرەتان سەرەتان دەردە پیسەکەی کە هەموو خەڵک لێ ترسێ باشە پیسە دکتۆرم نەخۆشیە تو با بڵێن دەردە پیسەکەیکە ئەو پیس بوو طبعا باشە بەڵام ێستا شێرپەنجە ئەوەی کە تەرجمەی منە بۆ ئەو سەرەتانەکە لە هیوایە دوو تەقسیم سێ بنەبڕەکەی باشە لایە بێ هەڵیەگیری نامێنێت لەبەرەوە لە لای من شێرپەنجە ینی سەرەتان نییە شێرپەنجە دەردێکە کە لە زۆربەی حاڵەتەکانە خاص نەگەز دوو فریای بکەوێ ئەتوانی بنەبڕێکی ئەتوانی لای بەری ئەتوانی عیلاجێکی تەواوی بکەیت پرسیارەکە من لەر ئەمەیە بۆیە و پرسیاری پیسم لە جەنابەت کرد خەڵک پێی وایە ئەوەی کە شێرپەنجە هەیە پیسە ئەوانی کە شێرپەنجیان هەیە پیسن بەمانای پیسی هیچ پیس ئەوان فەقیرانە بە مەرحەلەیە کارڕۆی کە چیمیاویان نەیتێن نسفیانەکەی خڕۆگەی سپەکانیان دابەزێت تووشی ئیلتیهاب بن بەڵام پیس نین یعنی نەخۆشن باش ئەمە جەوهری ئەوشتی کەمیشە میزبیگەنم ئەمە ئەوانی کە شێرپەنجیان هەیە پیسنین و بەشەکەن ئێمە باشە کە کەسێک پێی ئەڵێی تۆ تووشی شێرپەنجە بوویت لە ڕووی زانستی کۆمەڵێک قۆناغەیە کە پێم خۆشە بۆ هاوڵاتیان باسی بکەی بووی کە بزانین چین و چۆنن زۆر مهماوە هەموو نەخۆشیەکە پێڵێ بە 5-6 دەورە ڕات یەکەم جار تووشی شۆکە بێ هەڵیەتە چێنی وەکو لە ئاسمان بەری بێتە خوارەوە شەر نییە ناخۆش بێ شەر نییە ئازاراوی بێ بەس بڕواناکە اینجا دوایەوە تووشی دینایڵە بێ ئەڵێ من نیمە ئەڕوا بەم لە بۆ لە ئەچێ حەبە سۆدە و عسل بەکارێنێ ئەچێ شتەکە دینایڵە یعنی بڕوان ناکە کە ئەو نەخۆشیە هەیە باشە تێگەشی اینجا دوایەوە تووشی ئەنگەرێکی خراپە بێت یعنی زۆر تووڕا بێت نەک خامۆکی ئەنگەر تووڕا بێت ئەم شتانە اینجا دوایەوە ئەکەوێتە مەعاملە لەگەڵتە دکتۆرەگەر من عیلاسکەم وایە بچم بۆ کوێ بچم بۆ وەردن بێمەوانێت چیم لێ چەند احتیمال ئەکەوێتە ئەو شتانی کەەوە مەعامل و شتیوار لەگەڵاکات اینجا دوایەوە خامۆچەیەکی تەواوی بۆیێت اینجا دوایەوە تەقەبولی وەزعەکەکات بێتەوە سەربای بەڕەبۆر و بەپێی ئەوەی کە تۆ دەوێت تەعاونی لەگەڵاکات و لەگەڵ هەموو خەبەرێکی خۆشە دڵی خۆشە بێت لەگەڵ هەموو خەبەرێکی ناخۆشە خۆی یەتە ناو مەسەلەکەەوە من بەڕاستی ئەوەی کە بەلامە مهمە نەخۆشەکە بێ پارچەیەک بێ بەشێک بێت لە عیلاجەکەی خۆی بەڵام ئەو دینایڵش ئەوەی کەوا ئەڵێ ئەوە نییە وسیە من ئافرەتێکم هەبوو محامی بوو کەسی نەدۆڕانە بوو ئەوە چابوو بوو دوو دانە ساڵ لە مەرحەلەیە ماوەی گوی چم نییە ممکن ڕزیە گوی چم نییە مردیش نێژ عیلاجی بکەین لەبەرەوە ئەو فترانە ئەو مەراحلانێک کە نەخۆشەکە پێیاڕوە جیاوازە لە نەخۆشیەکە بۆ نەخۆشیکە بەس تقریبان هەموو یەک وایە بەڵام هەموو یەتەوە سەرەوەی تۆ ئەتەوێت بنەبڕێکی تۆتەوێت نەخۆشیەکەی بۆ لابەری لەبەرەوە ئەبێ بەشێ بێ لەگەڵ تابێ هەموو شتێک بێ بێ لەگەڵ مەراحلەکانی شا بڕێ بەڵام بە شێوشی گشتی پێوتنەکە باشترە لە شاردنەوەکە بە شەتێ زۆر مناڵ نەبێ یان زۆر پیر زۆربەی نەخۆشیەکانە بێ نەخۆشەکە لەگەڵ تابێ بێ هەموو شتێ بزانێت باش بەڕاستی ئەوەی خۆی خەبەرە ناخۆشەکە لە پێشا تەختیەکات بە دوایەوە ئەوەی خەبەری خۆشەیە کەم خەبەری ناخۆشەیە ئێمە دوو تەقسیمسی نەخۆشەکان سا بنەبڕەکەین ئەوە شتێکی زۆر خۆشە جا ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە دەربارەی ژیان لەگەڵ شێرپەنجە دوو کەسمان هەیە کە قسەمان بۆ بکات یەکێکیان خاتو گوڵاڵە پشدەریەکە بۆ خۆی توشبووی شێرپەنجەی مامک بووە و ئێستا
نەخۆشیەکەی نەماوە و هاوکاری ئەو کەسانەکە کە شێرپەنجەی مەمکیان هەیە و یەکێکیان بەڕێز ئالانەکە لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێز لە نەخۆشخانەی هیواکارەکە بۆ هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە لەبەرەوەی ئەو بەڕێزان تووشی شێرپەنجە بەپێویستیان بە هاوکاری و بە هەماهەنگی و دەستگیرۆی هەمومان هەیە بەیەکەوە وەک جەنابی دکتۆر ئەنوەر باسی کردو لە سەرسیاوان تووشی شێرپەنجە بن چاکەکرێنەوە نەخۆشیەکان نامێنێ و سەرباری ئەوەش داتاکان ئەوان نیشان ناوەکە ئەوەنی کە خەڵک بە هاتوچۆ بە ڕووداوی هاتوچۆمرێ ئەوەندە بە شێرپەنجە نامرێ پاشەوە نەگەڕێینەوە پرسیارەوەم لە دکتۆر ئەنوەر هەیە جیاوازی چیە لە نێوان نەخۆشی کوردی خۆمانە لەگەڵ نەخۆشی بیانیە لە مامەڵەکردندا شێرپەنجە بینەرمان بن. ئێمە کە زیاتری ئەزمونونەکانمان لەسەر شێرپەنجەی مەمکە جەختم لەسەر زانیاری لەسەر شێرپەنجەی مەمە کردو چەند ساڵی ڕابردوو کە خۆم توشبوو بە شێرپەنجەی مەمکەم لە 2007ەوە و خۆم لەسەر ئەوە ئەزمموی زیاترم کۆ کردوتەوە وەکو بکالەریوس لە پەرستارێکی بکالەریوس لەسەر لە بەشی شێرپەنجەش لە فوێمسەی ئامستردام ئیشم کردووە بەو ئەزمونانە کە هەمە توانیمە هەزاران هەزار ژن لە کوردستان و لە هۆڵنداش وشیار بکەمەوە لە ئەگەری نیشانەکانی شێرپەنجەی مەمک بۆ نمونە لەسەر شێرپەنجەکانی دیکەش بابەتێ بڕێک زانیاریمان هەیە وەکو چۆن پزیشکی تایبەت هەیە و پزیشکێکی گشتی شەیەکە لە هەر شتە و شتێکە زانێ لە شێرپەنجەکانی کەش بڕش دەزان زانیاریمان کۆ کردوتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی چڕوپڕ ئێمە جەختمان خستۆ سەر شێرپەنجەی مەمک لە خانماندا چونکە شێرپەنجەی مەمک جۆرە شێرپەنجەیەکە کە هەروەکو باسمان کرد تا بۆی لەسرە خەڵک باسی لەسەر ناکە ئەجا بە هۆی شەرمە کە هەر خانمان لێرە لە کوردستان ناژڵێن شێرپەنجەی مەمک وشەی پێش مەمک ناڵێن چونکە پێیان عیبە ئۆرگانێکی ژنانەیە یان شێرپەنجەی منداڵدان ناڵێن بە ئاسانتر خەڵک دەتوانێت لەسەر شێرپەنجەی ڕێخۆڵە قسە بکە بەڵام ناتوانن بە ئاسانی لەسەر شێرپەنجەکانی ئۆرگانی ژنانە قسە بکەن وەکو مەمک و منداڵدان و ناوزێ و دەواازەی منداڵدان ئەوانە قسەی لەسەر بکەن یان پێیان وایە کە یەکێک نەخۆشی شێرپەنجە دەگرێت ئەوە سزای خوایە لەسەری ئەو بیرۆکەی پوچەڵ بەداخەوە زۆر زۆر باوە لە ناو خەڵکدا کە خەڵک بە ئاسانی ناتوانێت بیهێنێتە دەرەوە بە ئاشکرا باسی لەسەر بکە ئێمە خۆم کە تووشم بووی یەکەم جار من لەسەر بە ڕێگەی میدیاکان تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکان تم شێرپەنجەی هارم گرتو کۆتایی هێڵی ژیانیش نییە من ڕزگاریم دەبێت چونکە شەڕی لەگەڵ دەکەم کە تۆ ئیرادت هەبوو زانیاریشت هەبوو لەسەر و شێرپەنجەیە دەتوانی بەرەنگاری ببیەوە بەڵام بۆ بەرەنگار بوونەوەی شێرپەنجە ئێمە چەند فاکتەرمان هەیە یەکان ئیرادەی خودی خۆی نەخۆشە کە زۆر زۆر گرنگە ئیرادەت بەهێز بێ هیوان نەبی بە هیواوە بڕۆی بۆ پێشەوە دووهەم زانیاری خۆتە تۆ ئەگەر زانیاریت هەبێ
پێشوەخت نیشانەیەک لە مەمەکدا بۆ نمونە ببینی بزانی کە ئەوە نیشانەیەکی ئاسایی نییە لە مەمەکدا. ئەوەش بە پشکنینی مانگانە دەکرێت کە ئافرەتان خۆیان بپشکنن. من لە کۆڕەکانمدا فێریان دەکەم، فێرم کردوون چۆن مانگانە دوای سوڕی مانگانەیان ئافرەتان مەمکی خۆیان بپشکنن، چاوی لێکەن، بەراوردیکەن، هەڵی سەنگێنن، بزانن بارەنە ئاساییەکان وەکو گرەیەک، برینێک، قوپانێک لە گۆی مەمەک تەڕایی و خوێن هاتن، ئەوانە یان پەڵەی خوڕ و بخورێ برینێک کە چاک نەبێتەوە ڕەنگی گۆڕابێ، ئەوانە هەمووی نیشانەیە بتوانن بیناسن و بە زووترین کات کە ئەگەر نیشانەیەک دەرکەوت بە دوای چارەسەریشدا بگەڕن، نەترسن. ئێمە و کۆمەڵپارێزی کوردستان ئەو پەیامەی کە هەمانەکە ئەمانە بیگەینین بە هەم خێزانەکان، هەم منداڵەکان، هەم کۆمەڵانی خەڵک لە کوردستانە، ئەوەیە کە چەند ڕاستیەکەی دەربارەی شێرپەنجە. شێرپەنجە یەکسان نییە بە مردن، شێرپەنجە نەخۆشیشی درێژخایان نییە، بەڵکو چاکبووی هەیە و نیسبەتێکی باشەی لە چاکبوو و نزیکی لەو ستانداردی کە لە جیهانە هەیە و شێرپەنجە کەمی توانان نییە بۆ مناڵەکە، بەڵکو مناڵەکان خاوەنی توانان، ئەو مناڵانی کە تووشی شێرپەنجە بن خاوەنی توانان. شێرپەنجەی منداڵی ڕاستە ئاسان نییە، بەڵام ئەکرێت ڕوبەڕووی بینەوە، ئەکرێت هەمومان پاڵپشتی مناڵانی توشبوو بە شێرپەنجە و خێزانەکانیان بین، چونکە مناڵ بە تەنها ناتوانێت بەرەنگاری شێرپەنجە بێتەوە، بەڵکو پێویستی بە هاوکاری هەمووانە، تەنها لانی مادیژ نییە، بەڵکو کاری خۆبەخشیە، بەڵکو هاوکاریکردنی خێزانەکانە لە دائیرە بێت یاخود لە فەرمانگەکان بێت کە دایک و باوکیان لێن و ئەمە خۆشبەختانە کراوە. بۆی ئەم ڕاستیانی کە دەربارەی بە شێرپەنجە کە دەرفەتی مناڵان دەرفەتیان هەیە بۆ چاکبوونەوە و ئێمەش لەسەر ئەم مەفهومە کارەکەن و کۆمەڵپارێزی کوردستان، بۆی ئێمە لە ڕووی دەرونیەوە ئەو پەیامەمان هەیە تکایە بە هیچ جۆرێک بە کەمیسەری مناڵانی توشبوو بە شێرپەنجە مەکەن، بەڵکو وەکو منداڵێکی ئاسایی چکە ئەتوانێت بخوێنێ، ئەتوانێت ژیان بکات. زۆرێک لە منداڵانمان هەیە ئێستا لە پۆلی دوانزن ئەخوێنن بۆ زانکۆکان، هەمانە ئێستا لە زانکۆکانن و چارەسەریان وەرگرتووە. هەندێک مناڵمان هەبووە لە کاتی چارەسەر وەرگرتنە تاقیکردنەوەی ئەنجام ماوە سەرکەوتوش بووە، نمرێکی زۆر باشیشی بەدەستێناوە. بۆیە ئەکرێت ئێمە وەکو کۆمەڵ هەمومان ڕوبەڕووی شێرپەنجە بینەوە، چکە ئەم شەڕی شێرپەنجە تەنها هی مناڵان نییە، بەڵکو ئەرکی سەرشانی هەمومانە کە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان و کۆمەڵیش بە هەمان شێوە ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ کە بتوانین بە هەموو لایەک منداڵانی توشبوو بە شێرپەنجە جیهانێکیان بۆ فەراهەمکەین کە بتوانین لە ئاست ئەو قورسیابێک کە خۆیان هەیەە و بتوانین جۆرێک لە بیر و باوەڕ دروستکەین لە کۆمەلگا کە ڕوبەڕووی شێرپەنجە ببینەوە، بەوەی کە ئێمە شەڕی دژی شێرپەنجاکەین، شەڕی نەمانی شێرپەنجاکەین و هەوڵ ڕێژەی چاکبووەمان بەرزکەینەوە و مناڵانی توشبوو بە شێرپەنجە جۆرێک لە چیتر نەڵێ مناڵانی توشبوو بە شێرپەنجە، بەڵکو بڵین پاڵاوانانی نەخۆشخانە هیوایانانەکەلی کە بتوانین ئەم کۆنسێپتە بۆ مناڵان توشبوو بە شێرپەنجە لە قوتابخانەکانە لە باخچەکانە ئەم جۆرە نازناوە ببەخشی بە مناڵانی توشبوو بە شێرپەنجە. جەنابی دکتۆرە نوەر وەک پێشتر بۆمان باسکردن لە زۆر وڵات کاری کردووە، لە ئەمریکا، لە سعودیا، لە یەمەن و لە کوردستانی خۆشمان. پێشەوەی کە دا ببڕین پرسیارەکەم ئەوە بوو کە ویسمەوە لێپرسم بە پێی ئەزمموی کارکردنی خۆت، ئەمە واز لە زانست و لە توێژنەوە بێنن کە کارتانە سەر کردووە. جیاوازی چێ لەناو نەخۆشی خۆمانە، کوردی خۆمان لەگەڵ نەخۆشیشی ئەوروپیا لە مامەڵەکردن لەگەڵ مەسەرەی شێرپەنجەیە؟ جیاوازیی زۆر هەیە، لەبەرەوەی بیانیەکان ساحەبی ژیانی خۆیانن، خۆیان لە مەزدەری ناوەڕۆکی مشکلەکەیان خۆیان قەرارن چێ بزانانی و چێ نەزانانی و چی بکە و چی نەکات. بەڵام لە لای ئێمە دایک و باوک
کە تۆزێ پیرە بێتەوەمانە مناڵەکانی سەیتەراکەن و هیچ سەیتەرایان نامێنێ و هیچ حەقی قەرارێکیان نییە. ئێمە نازانین ئەوەی ئەوان ڕاستەیەوەی ئێمە ڕاستە ئێمە حاڵەتی اجتیماعیمان زۆر باشترێکە تێکەڵاوین تا دایک و باوک تا ئەمرێ لەگەڵ مناڵەکانی ئامێنێتەوە لە غەرب دوای 18 ساڵی ترە بڕوا مەگەر کریسمس مناڵەکەی ببینێتەوانەیە لەبەرەوە فەرقێکی زۆر هەیە من کە لە ئەمریکا هاتمەوانێ وەمەزانی لێوە دانیشتم هەموو شتێکە مەخستنە دەستی نەخۆشەکەوانێ بەڵام تەماشام کرد لێرە لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژانی چ لێم عاجزێ بڵێن نابێت شتێکی وا بکەیت بەڵام ئێمە بێ بەرەوە بڕۆینکەوە خاصە لە نەخۆشی شێرپەنجە نەخۆشەکە خۆی صاحبی قرار بێ و خۆی بڕیار بدا چی لێ بکرێت و چی نەکات و چۆن دەرمان وەرگێت و ئەمانە نەک مناڵەکانی بەو شێوەیە سێتەرەی لەسەرکەن. بەڵام وابزانام لەوەیە لەگەڵما هاوڕا بیت کە ئەوەی کە ئێمە پاڵپشتی کۆمەڵایەتیمان هەیە و ئەوەی کە هەمومان لە خێزانەتون و تۆڵین بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە و زاڵبوون بەسەر شێرپەنجە ئەوەی ئێمە باشترە لەوەی کە لە غەرب هەیە وایە بەخوا ئەوانی ژۆسایلیان هەیە ینی مەسەرەن ئەو کە گەورا بێت و مەسەرەن پارەی هەیە و تەقاعودی هەیە و چێتە سۆشیال هۆمەوانی و خزمەتی ممەرزەیە کرێ و تۆزانی مەسەر نەخۆشیی شێرپەنجە خاستنەوانی کە ئیسیجابە بۆ عیلاج ناکەن ئەبن بە چبارێک بەسەر مناڵەکانیانەوە ئەوەش ڕاستە ئەوەش ڕاستە لەبەرەوە هەردوو لای خراپەی هەیە و باشەی هەیە باشە لە مەسلەی مافە زۆر باس لەواکەی مەسن ئەوانی ئەوێ کەسەکە خۆی قەرارە ئەمە ئێرە مناڵەکان قەرارەیە بە شێوەیەکی گشتی وەک پرۆفیسۆرێکی بواری شێرپەنجە و خوێن مافەکان چین مەسەرەن وەکو نەخۆش جگە لەوانی کە زۆر مناڵن لە خوارد 14 ساڵەوە ئەوانی کە زۆر پیرن لەسەر و 75 ساڵەوەن باوانە لێ جام بکەینەوە ئەوەی کە زۆرینێ لە نەو ناوە ڕاستە و ناوەندایە مافی نەخۆشەکە چیەوە مافی کە سوکارەکەی چێ لەم مەسەلەیە مافی نەخۆشەکە تۆ تووشی دوای 60 ساڵ تووشی نەخۆشیە بۆی تر ژیانی بەرەو لایە گەڕوادیانی لەبەرەوە هەچی مافەکانی قەراردان و بڕیاردان هەیە بەسەرەوە نەخۆشیای بێ لە لای خۆی بێیانی من بڕوان ناکەم من ئێستا بە نسبەت خۆمەوە حەز ناکەم کەس قەرارم بۆ باس سبەینێ مەسەرەن تووشی نەخۆشیەکە بی زۆر بێت لە زەدەبی زۆر زاج دەوێتەوێ نهایەت بە ژیانی بێنی یوتنێژیە مەسەن ئەوەی سا لە هۆڵەندا ئێڵندی مەسەرەن کە ژیانی هەمووی ئازارە هیچ چاک نابێتەوە زانێ مسۆگەر هەرچە لە دینی ئیسلامەتیە ئەوە شتێکی زۆر غەڵەتە ینی بەڵام ئەوە شتێکە ئەبێتەوە بیریکی لێ بکەیتەوە ئەبێتەوە حساباتێکی بۆ بکەیت ئەگەر خۆت تووشی شێرپەنجە بووی پێت خۆشە خۆت قەرار بۆ خۆت بی یان مناڵەکانت قەرارە بۆ بەر من حەزەکەم لە ساسە قەرارەکە بەش لەژێر دەستی خۆما بێ بەس بە شەرتێک مێشتم تاوە بێ ینی باشە ئەڵزایمەرم نەبێ نایشەڵاقەت ناتبێ جا لە مەسلەی چوون بەسەرەوە لەگەڵ تەمەنە لە مەسلەی ئەلزەهایمەرە لە هەموو مەسلەکانی ترە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە وەک هاوڕێ وەک خێزان مەسلەی خۆشەویستیە بەجێ تانێڵی نسلێمانی دوورەکەوینەوە چین بەرەو گەرمیان چین بۆ لای بەڕێزێک کە باس لە خۆشەویستیەکە خۆشەویستی بە معنە عیرفانیەکەی لە خێزان و لە کۆمەڵگایە بینەریەوە بین و پاشەوە ئەگەڕێنەوە بۆلاتان بۆ باسکردن لە کاریگەری ڕۆح لە بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە ئیتر لێرەوە تۆ زەبابەتەکان خۆشەویستاوی و ڕۆمانسیە لەگەڵمانە. نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێک وەک باقی نەخۆشیەکانی تر جاری وا هەیە خەڵکی خۆمان لەبەرەوەی چارەسەری نەبووە شتێک وەکو شتێکی زۆر سامناک سیرەکە و ئێمە زانین لە دنیا چەندین کەس لە نەخۆشی شێرپەنجە چاک بوونەتەوە نمونەمانەیە عالەمیەن مەسەرەن لە یاریچانی کە زۆر باسەکرا بیداڵێکێک بوولەوانەی کە توش نەخۆشی شێرپەنجات بوو چاک بوو کەسانی تریش لێرە بە دەرمان و شت چاکە بن ئەم نەخۆشیە ئەگەر وەکو هەر نەخۆشیەکی تر دای لە ئینسان لە ڕووی جەستەییەوە لاوازی کرد زائیفی کرد پێویستی بەوەیە هەم بۆ چاکبوونەوەی ئومێدی چاکبوونەوەی هەم بۆەوەی بە ڕۆحێکی پاکەوە مدەی نەخۆشەکەی بەسەر بەرێ پێویستی بەوەیە کە بزانێ خەڵک و دەور و بەری خۆی وەکو جسمێکی غەریب وەکو کەسێکی سەیری ناکەن بەڵکو وەکو ئینسانێکی تەبیعی کە هەر حاڵەتێکی تری هەیە ئەبێ بەو شێوە و بەو مامەڵەی لەگەڵا بکرێ یەکێک لە گرنگترین ئەو چارەسەرە دەرونیە ڕۆحیانەی کە ئینسان چاکە کاتەوە لە هەموو نەخۆشیەک و هیچ نەبێت ئازاری نەخۆشەکەی لەسەر کەمەکە مەسئلەی خۆشویستون و خۆشەویستیە ئەوین وەکو هەتوانێکە بۆ سەر هەموو برینێک ئینسان کە لە دەوروبەری خۆیان هەستی بە مەحەبەت کرد هەستی کرد کە دەوروبەر
بە چاوێکی کەم سەیری ناکەن فڕیان نەداوە یان وەکو بارێک سەیری ناکەن لە زۆر ڕۆوە قووەتی ئەداتێ هێزیەداتێ بۆ هەڵسانەوە بۆ وەستانە سەر پێی خۆی بۆ ئەوەی کە وەکوتم ئومێدی چاکبوونەوەی زیاتر بێت. ئێمە غەدرەکەین ئەگەر ناتوانین مەسەرەن کەسێک ژێرپەنجەیەتی ناتوانین بە پارەی یارمەتی بدەین ناتوانین بە دەرمانی یارمەتی بدەین بە دڵنیاییەوە ئەتوانین بە مەحەبەت یارمەتی بدەین. طبعاً زۆر جار دووشت تێکەڵە بێت دوو چەمک تێکەڵە بێت کە خەڵک بەداخەوە بە ئاسانی لە یەکیان ناکاتەوە یەکیان چەمکی بەزەی پێهاتنەوە بە چاوی تەرەحم و گوناح حەسەرکردن یەکی تریان ناوەکو کەسێک هاوکوفئی خۆتە هاوشانی خۆتە خۆشتێ مەحەبەتی بۆ دەرە بڕی لەم مەسئلانە ئەگەر بێت و هەستەکە هەستی تەرەحم و بەزەی پێهاتنەوە بێ بۆ من بۆ تۆ بۆ هەر کەسێک ساغ بینیان نەخۆش ئەزیێتمان زیاترەدا تاکو ئەوەی قووەتمان بداتێ. تۆ کاتێک کەسێت تێ بۆ نمونە پێویست بە پارەیەکە ئەوێ قەرزت داتێ وەکو مەحەبەت و ڕێزێک قەرزتە داتێ پێت خۆشە بەڵام هات بەزەی پێاتە وڵات و گوناحویچت نییە دەی بە ئەم قەرزە کەی بوت قەینابی دەرەوە تۆ قەرزەکەت بە چوارقات دێتە پێش چاو چونکە هەستەکەی ئەم کابرایە تۆ لە چاوێکی بچووک و خوار سەیرتەکە. ئێمە وەکو من وەکو بەڕێزت وەکو هەر کەسێک کە سەیرەکە پێچی ئێستا ساغ بین سبەی ئەگەرەیە تووشی یەکێک لەو نەخۆشیانە بین هەروە سەیرکە خۆتی نەخۆشەکەیت هەر بەو چاوە کە سەیرت کرد چۆن حەزەکەی مامەڵت لەگەڵا بکرێ تۆ توانی بە نەفسیشت مامەڵە لەگەڵ ئەو کەسا بکە کە دووچاری ئەو نەخۆشیە بووە. ئێمە لە فەرمایشتی پێغەمبەر هەمانە صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئیمانی کەسێک تەواو نییە تا ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ براکەی بۆ هاو وڵاتیەکەی کە لەگەڵایەتی پێی خۆش نەبێ بۆیە تۆ چۆنت پێخۆشە ئەگەر خۆت کەوتە دۆخێکی واوە وانی ئەکرێمە تەخەیولکن چاوەن و قێنم بیرەکەمە لە لەحزەیەکە من تووشی نەخۆشیێکی وابووم حەزەکەم دایکم باوکم خۆشکم برام هاوڕێکانم هاوپۆلەکانم هاوکارەکانم دراوسەکانم چۆن مامەڵەم لەگەڵا بکەن ئێستا ڕێک خۆت بگۆڕە بە هەمان پێودان و پێوەر مامەڵە لەگەڵ ئەو کەسا بکە کە تووشی ئەو نەخۆشی هاتووە بە دڵنیاییەوە. ئەم جۆرە مامەڵەکردنە وەگوتم هێزێکە داتە ئەم نەخۆشە کە بە داتای علمی و بە دیراساتیش سەرمێنراوە هەر ئەم نەوی دەرمانیکردنە ئەم خۆشەویستی دەرمانی ئەگەر دروست بێ بڵین ئەگەری هەیە بێتە هۆکارێکی زۆر گەورە بۆ چاکبوونەوە ئەو کەسە خۆ ئەگەریش چاک نەبوو وەکو هەر کەسێکە کۆتایی هەمومان لە دنیا دیارە مردنە فەرەزەن ساڵێ دوو دەبم نەخۆشیەوە بێ وەفاتەکە ئەگەری هەیە دە کەس پێش ئەو بە حادیسەی سەیارە و کارەبا ئاو بمرن بە ئەم مودەیەی وەکو هەر مودەیەکی تەبیعی خۆمانێسم من و لە ڕێز بەیەکەوە قساکەین لە فەزایەکی خۆش و ئارامە ئەگەری هەیە دە دەقەیترێکێکمان خوانەخوازە بە حادیسەیەک بڕۆین بۆچی ئەم دەدەقەیە کەماوە من پڕیکەم لە تەشەنج و ناڕەحەتی و ئەزیەتی دەرونی ئەو کەسە بدەم کەسێک کە جەستەییان ماندووە بۆچی ڕوحیەنیشی لاکی کەم بۆ نمونە من لە دەرەوە ماندوم زۆر بەدوای ئیش و کارۆمانە ڕۆشتم کە ئەگەڕێمە ماڵەوە بێنە پێش چاوت خێزان مناڵەکانت بە ڕوحێکی خۆش و گەشت بێنە پێشوازیت ماندوو نەبی بەخێر بیتەوە ئاوێک بخۆ باوەڕت بێت نیوەی ماندووتێکت نامێنێ بەڵام بڕۆیتەوە یەکەم دەرگا بۆکردنەوەت قسەیەکی ناخۆش هەواڵێکی ناخۆش بێ ماندووبوونەکەت دەقاتە بێتەوە. ئەم نەخۆشیش وەکو نەخۆشیەکی گران کە ئومێ دەکرێت لە ساڵانی داهاتووە بە هۆی پێشکەوتنی زانستیەوە بگرێت چارەسەرێکی باش هەر نەمێنێ وەکو یان نەخۆشی کە لە ڕابردووە کوشندە بوون و لە ئێستا بوونەتە نەخۆشی عیلاجێکرێن زۆر تەبیعی تا ئەو مودەیە کەوا ئەبێ یان هەر مودەیەکە لە ژیانە ماوە بۆ ئینسان ئەبێ ئێمە ئەو فەزایی بۆ پڕکەین لە مەحەبەت و بەدەمەوە بوون و گرنگی پێدانێک کە زیاد لە حەدێک نەبێ کابرا خۆی هەستی پێ بکە ئەمە وەکو وەگوتم بەزیان بەم نادێتەوە نا حاڵەتێکی ئاسایی کە هەر کەسێک ئەگەرێ بارکە بێنە پێرچاو تۆ برادێک تەیە زۆر دوور نییە خۆشت بوێت جارجار ناڕەحەتێک کەوت بێتە بینتانە بزانی ئەمساڵ بە تەمای بارکردنە بۆ شوێنێ چۆنەتەوێت قەرەبووی ئەو ناڕەحەتیانی پێشوو بکەیتەوە هەنێشت لە دڵتان نامێنێ بیرەکەی تۆمە بارەکە من لەوەی هەر یەک دومانی تر لێرە بێ بەیەکەوە بین هەوڵەدەی تەحەمولت لەسەری زیاتر بێت زیاتر بە دەمیەوە بیت بێ ئەوەی بەزەویشت پێ بێت بەزەویت بە خۆدا دێت کە ئەو جێتێڵێ بە هەمان شێوە ئێمە بێ لەگەڵ ئەم نەخۆشانە بە جۆرێک مامەڵە بکەین کە هەستکە ئینسانێکە زەڕەیەک لە کەرامەت و ڕێزی کەمی نەکردووە و مەحەبەتی تۆش بۆی لە شوێنی خۆیەتی وەکو ئینسانێکە هاو کوفئی خۆت
یەکێ لەو شتە گرنگانەی لە کاریگەری و لە کارکردن لەگەڵ شێرپەنجە زۆر گرنگە بریتە لە مەسلەی ڕۆح بریتە لە مەسلەی قبولکردن و بریتە لە مەسلەی هەڵکردن لەگەڵ بابەتەکەیە. جەنابی دکتۆر نوور لەبەرەوەی کە جەنابەت لە زۆر شوێن کارت کردووە لەگەڵ نەخۆشانی شێرپەنجەیە ئەگەر دوو کەسمان هەبێت بەدەر لەوەی کە هەر فۆرمێکی هەر بیر و باوەڕێکی هەیە تەنها قبولکردنی نەخۆشەکە وەک نەخۆشی و گەشتنە سەرخەت لەگەڵ دکتۆرەکە بۆ وەرگرتنی چارەسەر و بەردەوام بوون چ کاریگەریەکێ لە کۆنتڕۆڵکردنی نەخۆشەکەیە. سوبحان الله کە تەماشایەکەی وەکو هەموو جیازی مەناعەت لەگەڵ نەفسیەت تا بێت کە نەفسیەتی بەقۆ دەبێت کە سپیریچوالی دەبێت کە کۆنێکشنە دەبێت لەگەڵ خوای خۆتە کە ئەو شتانە دەبێت زۆر بە ئاسانیتر و زۆر بە واقعیتر بەرەنگاری نەخۆشیەکە بیتوانێ بەڵام کە بێ سپیریچوالیتیە بیت کە بێ ئیمانە بیت ئەمانە نەخۆشیەکە زۆر زەحمە دەبێت لەسەر و ناتوانانی بەرەنگاری پێیتوانێ من پێ دەڵێم ئەو نەخۆشانەی کە یارمەتیمانێن و لەگەڵمان نابن زۆر بە باشیتر ئەتوانن بەرەنگاری نەخۆشیەکان بنەوە ئەوانەی کە خۆشیان ناحەی نەفسیان ئەبێ بە مشکلەیەکی کە لەگەڵ نەخۆشیەکە تۆزێ زەحمەتە معالجیان بکەیت. باشە جا هەندێک لەو نەخۆشانی کە پێیان خۆشە لەگەڵ ئێوە بێنە سەر خەت و هاوکار بن و لە وەرگرتنی چارەسەر وەداداچوونە خوان هەندێک جارە چنە سەر گوگڵ و ئەگەڕێن و ئەخوێننەوە و ئەمە لە هەموو نەخۆشیەکە هەیە ینی هەتا منەوەکو پزیشکێکی دانەی بینم ئێوەکو شێرپەنجەی بینن ئەمە ینی یارمەتیتانە هەنەجاری شەکەتان لە زەحمەت ئێستا ئەم مەسلەی گوگڵ ئێستا زۆربەی خەڵک ئەخوێنێتەوە گوگڵی هەیە ئەم مەسلەی گوگڵە ژیانی زۆر ئاسان کردو و زۆر تاقیدیشی کردو بەس بەلای منەوە زۆر ئاسانی کردووە لەبەرەوەی نەخۆشەکە هەچێتە بنج و بناوانی نەخۆشەکەی و لەگەڵ دکتۆرەکە تەعاونەکە بەوەی بە هەردووچیان بەسەر نەخۆشەکە ئەسەرکەون بەلای من گوگڵ نیعمەتێکە خاصە بۆ نەخۆشەکان بەڵام بەعزێ جارێک وەنگا خوێنەوە لە دکتۆرەکە زیاتر دەزانن تێگەشت گوگڵ نیعمەتێکە بۆ ئەوی بەرەنگاربوونەوەی ئەو نەخۆشی لەسەر ئەساسێکی علمی صحی تەندروستی و بە شەرتێک ئێمە باسی بنەبڕەکەین بنەبڕی بکەیت. جا لە مەسلەی ڕۆح و قبولکردنی شتەکان و پەیوەندی باشی مرۆڤ ئەوانەی کە ئیمانیان هەیە پەیوەندی باش لەگەڵ خوایە ئەوانەی کە ئیمانیان بە جۆرێکی تر پەیوەندی باش لەگەڵ خۆیانە گرنگەوەی پەیوەندیەکت هەبێ لەگەڵ خۆتە و اینجا لەگەڵ دەرەوەی خۆتە و هەروەها بەکارهێنانی تەکنۆلۆژیا لەم بابەتەیە ئێمە وەک دەستگای میدیایی کورسات هەمیشە لەگەڵتانە بوون لە وەرزی پێشووی چارەیە لە 4 بەرنامەیە باسی یۆگامان بۆ کردن لێکێ لە بەرنامەکانە باسی یۆگا نیدرا بوو کە پێی دەوتری یۆگای خەو جا لەبەرەوەی کە نەخۆشانی شێرپەنجە کێشەی بێخەویان هەیە ناتوان بخەون لەبەر ئازاری شێرپەنجە یۆگای چێکراوانی کە یارمەتیانەیە کە بە شێوەیەکی هۆشیارانە خەویان لێ بکەیە دەچین بۆ پارکی ئازادی بۆ ڕۆژی جیهانی یۆگا کە سبەینە ڕۆژی جیهانی یۆگا سبەین لەمڕۆ وەک تۆمارەکەی وەک ڕۆژی پەخشەکەی هەفتەیەک پێش ئەوەی کە ئەم بەرنامە پەخش بە ڕۆژی جیهانی یۆگایە بۆی لەوێ باس لە یۆگانیدرا بکەین و جگەلەوەش وەک دەستگای میدیایی کورسات یۆگانیدرا بە بۆرگێڕانی کوردی و عەرەبی کە ئەو هاوڕێیانەمان کە میانی بەرنامەکە دۆبلاژی کردو و ئامادەی کردو و ئەرکی کردوتە ئەستۆی خۆی ئێمە پێشکەشتانیەکەین بە شەوی ئۆنلاین بۆی کە بتوان بەکاری بێنن بۆ یارمەتیدانتان بۆ خەوتن پاشە گەڕەمە خزمەتتان بۆ تەواوکردنی بەرنامەکە لەگەڵمانە. من وەکو یۆگا گەرمێ پێناسەیەکی یۆگا نەخۆشی بکەم بە عام و بە تایبەت شێرپەنجە ئەوەیە ئێمە چۆن بتوانین ڕزگارمان بێت لە ئازار خودی دزیز کە ناوە ئینگلیزیەکەیەتی واتە کە یۆگا پێناسەیەکێ دادێ واتە ڕزگاربوون لە ئازار چۆن بتوانین لە ژیانماندا بەهۆی یۆگاوە بتوانین ڕزگارمان بێت لە ئازار. یۆگا بە خۆشحاڵیەوە لە هەموو لایەنەکانەوە چ جەسەدی بێ چ عەقلی بێ چ مێشک و چ دەروون کاریگەریەکی ڕاستە و خۆی هەیە لەسەر مرۆڤایەتی و لەسەر ئینسان چ ئەگەر تەندروست بێ و یاخود چ ئەگەرەوەی کە ناتەندروست بێت ئەتوانێت سود لە یۆگا ببینێ. بۆ کەسێک کە تووشی بارێکی وەکو نەخۆشیێک وەکو شێرپەنجە بۆتەوە 50 دەرەجە لای من وەکو یۆگا گەر باسی بکەم نەخۆشیەکە دەرونیە نەخۆشیەکە لایەنە ناوەکیەکانیەتی کە ئەشێ بە هەڵسانەوەی کەسێک کە دەرونێک کە بارێکی ناوەکی تێک چووە کە بەهۆی بارە جەسەدەکەوێتی گەر ئێمە توانیمان باری دەرونی ئەم کەسە باری ناوەکی ئەم کەسە هەستێنینەوە چارەسەرکردن و کۆنتڕۆڵکردنی پرۆسەی شێرپەنجە کارێکی زۆر ئاسانە بێت. بە خۆشحاڵیەوە کۆمەڵێ پرۆگرام هەیە کە ئێمە توانین سوودیان لێ ببینن چ پرۆسە مدیتیشنیەکانە کە ئێمە توانین سوودیان لێ ببینین لە هەمووی گرنگتر کە
لە دوای بەدواداچوون و لە دوای توێژینەوەی تەواو لەسەر پرۆسێک کە ناوی یۆگانیدرایە زۆرترین سوود ئەگەێنێت بەو کەسانێک کە تووشی بارێکی وەکو شێرپەنجە بوون. گرنگترین پرۆسەی یۆگانیدرا کە لە یۆگای باسی کراوە بۆ چارەسەری شێرپەنجە ئەوەیە کە چۆن کەسێک بگەینیتە بارێکی ئارامتر، چونکە ئینسان لە ئارامیەوە ئەتوانێت کۆنتترۆڵی ئەو بارانەی تر بکە کە لە دەرەوەن کە لە سنووری جەستەیان، بەڵام کاتێک من دەروونێکی نەئارامم هەبوو ئاسان ناتوانێت کۆنتترۆلیم جەستێ بکرێن. بەدە لەلایەنە ڕیلاکسیشنیەکەی لەلایەنە ئارامکردنەوەکەی کە لە یۆگانیدرا باسی کردووە، پرۆسەیەکە بۆ دووبارە بەهێزکردنەوە و بە خەبەرکردنەوەی لایەنە شاراوەکانی مایندی ئینسان، لایەنە شاراوەکانی لاوعی و لاشعوری ئینسان لە ناو هەموو مرۆڤێکە، لە ناو هەموو کەسێکە هێزێک ئیرادەیەک هەیە، خۆویستانە و خۆنەویستانە ئەم ڕۆژانە کاریگەری لەسەر ئینسان دروستەکات. یۆگانیدرا یارمەتی دەرە بۆ دووبارە زیندوو هێشتنەوە بە خەبەرکردنەوەی ئەم ئیرادە قوڵەی کە لە ناو ئینسانایە تا بتوانێت وەک پشکۆیەک دووبارە گەشە بسەنێتەوە و تەواوی لایەنە نەرێنیەکان، لایەنە سلبیەکان، لایەنە نەخۆشیەکان کە لەسەر جەستەی ئینسان دروست بوون ئەم بیڕەوێنێتەوە. یۆگانیدرا تەنها ئەم کاریگەریانەی نییە، گەورەترین پرۆسەیەک لە یۆگانیدرایە تۆوی ئیرادەیە، تۆوی داواکاریە کە بە زمانی سانسکرێت پێوترێت سەنکەڵپا واتە داواکاری، وەک چۆن لە ناو هەموو تۆوێکدا درەختێک وجودی هەیە بە شاراوەیی. هیچ کات ئێمە کاتێک تۆوێک دەتکەین درەختەکە نابینین، بەڵام هەچ کاتێکیش تۆیەک کێش و هەوایەک و گڵێکی باشی بۆ ڕەخسێنرا ئەم تۆوە گەشە ئەکات و ئەبێتەوە بە هەمان درەختی پێشووی خۆی. لە ناو ئێمەشە، لە ناو مرۆڤایەتیشە داواکاریەک گەرچێنرا ئەتوانێت وەک ئەو تۆوە دووبارە زیندوێتی، دووبارە ژیانەوە بهێنێتەوە بەری مرۆڤایەتی. ئەو کاتی کە بەڕێزێک دەستنیشانەکرێت کە تووشبووی شێرپەنجەیە، دەکرێت خۆمامین، دەکرێت خوشک برا دایک باوکیان کە سوکار یان مناڵمان بێت، ئەبێ ئەوە بزانین کە شێرپەنجە نەخۆشیەکە کە دەکرێنەوە هەمومانە هەبێت و بەڵام تەنها ساتی دەستنیشانکردنەکەی ئەگۆڕێ. هەندێک زوو دەستنیشانەکرێ، هەندێک درەنگ، بەڵام ئەوەی کە گرنگە ئەو بەڕێزانەی کە گۆڕانکارێک لە لەشیانە هەیە، وەک گەورەبوونی لویەک لە شوێنێکی لەشیانە مەمک بێ هەر شوێنێکی تر بێ و ماوەیەک مایەوە پێویستە سەردانی پزیشک بکەن بۆ ڕێنمای وەرگرتن و پشکنین. ئەو بەڕێزانی کە برینێک هەیە بە هەمان شێوە و ئەو بەڕێزانی کە لە ناکاو بەبێ هیچ هۆکارێک کێشیانەتە خوارەوە، بەبێ خوان ڕێژیم بکەن یا وەرزشی تازە بکەن، پێویستە سەردانی پزیشک بکەن بۆ وەرگرتنی ڕێنمایی. بەڵام ئەو ساتی کە کەسێک دەستنیشان دەکرێت کە تووشبووی شێرپەنجەیە، پێویستە کە هەمومان لەگەڵیانە هەماهەنگ بین، پشتگیر بین. لە مەڵقەی چارەیە لە سلێمانی قسەمان کرد، میوانمان هەبوو لە هەولێر، میوانمان هەبوو لە گەرمیان، لە ناوچەی کەلار و لە کفری و لە ناحەی ڕزگاری. هەموو ئەمانە، هەموو ئەم هەوڵ و ماندووبوون و کارکردنەی دەستگای میدیای کورسات لەسەر جەمشارەکانی کوردستان بۆ یەکە پێتان بڵین شێرپەنجە ڕاستیەکە بەشێکە لە کۆمەلگاکەی ئێمە، وەک لە ئەڵقەی یەکەمی ئەم زنجیرە باسەیە، ئەم زەمبیلە بۆمان باسکردن کە هەموو 5 سەعات جارێک کەسێک لە شاری سلێمانی دەستنیشانەکرێ بە شێرپەنجە کە بە تەسکەرە خەڵکی سلێمانیە. خۆگەر خەڵکەکانی تری تێبکەین ئەوە ژمارەکە زۆر زیاترە بێ، بەڵام پێویستە لە سەرمەکە پشگیر و هەماهەنگ و هاوکاریان بین و ڕاستگۆ بین لەگەڵیانە بۆ ئەوەی وەک نەخۆشیەکە لە ڕووی جەستەیەوە تووشیان بووە، لە ڕووی ڕۆحیەوە نان ڕووخێنێ. ئێمەش ئەگەر خۆمان تووشبووی شێرپەنجە بووین یان دەستنیشانکرا بووین بە شێرپەنجە، ئەوە لەگەڵ نەخۆشەکە هەڵبکەین و جۆڕاڵی پزیشکەکانمان بین و چارەسەرەکان وەرگرین. و وەک دیاریەکی ئێمە بە هاوکاری بەڕێزانی مامۆستانی یۆگا دەتوانن لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی پۆرتاڵی ئێمەوە یۆگانیدرا ببینن کە بەشێکی یۆگایە بۆ یارمەتیدان بەوەی کە خەوتان لێ بکەوێ. ئەمە تەنها بۆ دەستنیشانکراوانی شێرپەنجە نیە، بەڵکو بۆ هەموو کەسێکە و منیش یەکێکم لەوانی کەەوە بەکاردێنم. لاڵقەی داهاتووی چارەوە دەچینە وردەکاری ئەو جۆرانی شێرپەنجەکە هەیە و شێوازی دەستنیشانکردن و چارەسەرکردنی. یەکەم جار لە بڵاوترینەوە دەست پێەکەین کە بریتە لە
شێرپەنجەی مەمک هەتاوەکو ئەو کاتە هیوادارم قەت پێویستان بە پزیشک و دەرمان و دکتۆر و خەستەخانەش نەبێت ئەگەریش پێویستان پێی بوو باشترین شت وەرگرێت ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی و نەری و داری دەستگای میدیای کورسال قبول فەرموون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ